سڵاتان لێبێ و جژنی نەورۆز لە هەموو خەڵکی کوردستان و هەموو نەتەوانەی کە بە بۆنی ئاهەنگی نەورۆزەوە یاد دەجێڕن و ئاهەنگ دەجێڕن پیرۆزیان بێت. ئەوەی کە زۆر گرنگە لەم بابەتە کە باسی بکەین ئەویشەوەیە کە ئەو ڕێکەوتنی کرا بۆ ڕێکەوتنەکە زۆر کۆنکرێتی نەبوو ڕاستی. کۆنکرێتی نەبوو بۆ مانایی کە چاوەڕیان دەکرد هەمە ئەو دەقانێکی لە ناو ڕێکەوتنەکەی پێشوو لەگەڵ حکوومەتی عێراقی هاتووە لەناو پرۆژەی یاسای بوزای هاتووە لە ناو یاساکەیە جێگیر بکرێەوە لیژنەی دارایی ئیقراری بکە. هەندێک وردە کێشەی تەکنیکی هەبوو لەگەڵیانە ئەوانیان باس کردبوو و ڕازی بوون بەوەی کە سیغەیەکی ترواتە داڕشتێکی تری بەڵام بە هەمان ناوەڕۆک بکرێت. ئەوش ئەوەیە کە شیعەکان مەبەستیان بوو کە بڵێن هەموو نەوتی هەرێمی کوردستان ئەبێت تەسلیمی حکوومەتی عێراقیان عێراقی بکرێت سۆمە بکرێت بە دوای لێدەرکردنی تێچوونەکانی کە بڕەکانیان دیاری کردبوو بە بەشی تێچووی ناوخۆی و بەشی تێچوونی بەرەمهێنان و ینی واتە نزیکەی 250,000 بەرمینەکە هەر ئەمایەوە. بەڵام ئەوان نابوو کە ئەبێت ئەگەر فەرەزن یان ئەو فەرزیاندا نابوو ئەگەر هاتوو بەرەمهێنانی هەرێمی کوردستان لە 460,000 بەرمیل زیاتر بێ ئەوەی کە دانرا بوو لەوە زیاتر بێ ئەو کاتە ئەو زیادەیە تسلیمی بەغا بکرێ و بەغدای ئیسرائیلکردنی یەک بڕگا هەڵوەشایەوە کاگەن بابەتەکەی لەو بڕگەیان نەبوو. واتە ئەمان هەرێمی کوردستان بەم بڕگەی ڕازی بوو چونکە ئەمان ناوەڕۆژی بڕگەی پێشووی هەبوو. بابەتەکە لە بڕگەیەکی ترا بوو کە شیعەکان هێنان زیادیان کرد بۆەوەی کە زەمان بکرێ زمانی ئەوە بکرێت کە هەرێمی کوردستان ئەم نەوتە تەسلیمی بەغدا دەکات چونکە ئەوان ئێمە پێشتریش نازانم چەند جارێک بنووسین بەوتن لە باسی ئەومان کردووە کە هەرێمی کوردستان بەم سیغەیە ئەمەیکی ئێستا هەیە و ئەوێت هیچ تیشی لەوەی پێشووتر زیاتر نییە و هەمان ئەو ڕێکوتنانەیە کە جارەکانی پێشوویان لە پرۆژیاسەکانی بوزیا هاتووە هەرێمی کوردستان ناوێنەوە تەسلیمکە ئەوێت بڕێ پارەی لە بەغاوە کە بۆ دانرێگە تریلیۆنە دینار بێت لەو تریلیۆن دینارە بڵێن نەوتەکەی تۆ 250,000ەکەی تۆ بای 750 میلیارد دینارە ئەو 750 بژێرنەوە 250 بۆ بنێرن ئەگەر بڵێن بای 700 میلیارد دینارە 800ەکەی بژێرنەوە 200 بۆ بمێنن بنێرن ئەگەر بڵێن بای 300 بۆ بنێرن بەم شێوەیە هەرێم نەویست نەوت تەسلیم بەغا بکە بڕێ پارەی لە بەغاوە بۆ بێ بەستەناوی دەویست. عێراقیەکان بینیان ینی ئەوەی کە لە ڕاستیە هەیەەوە ئێمەش پێم وایە هیچ کەسێک نییە کە ئەوەی کە متابعی ئەمە نەکات ینی ئللا ئەگەرنا هەموو کەسەی دەرچێواکە کە ئەم هیچ جیاوازی نییە لەسەر لە ڕێکەوتنەکانی پێش کە شیعەکان پێی ناڕازی بوون ئەوان دەیانەوێت تەسلیمکردن ڕووبدا واتە نەوت تەسلیمی بەغا بکرێت. باشە ئەگەر کەمیش کە هەرێم نەوت بەرامبەر بە بوجە ڕادەست بکات بەڵام دواتر ئەگەر هەرێم پابند نەبێت بەو ڕێکەوتنەوە بەپێی چاودێری دارایی بتوانرێت چاودێری بکرێت بتوانرێت بە پێ و نەوتەی کە ڕادەستی ناکات ئەو نە لە بوجەکە ببڕێت. بەڵام لە ئێستادا دواتر وەک خۆت باسی دەکەی کە بڕگەکە گۆڕاگەر هەرێم پابند نەبێت هەموو بوجەکە دەبڕێت بەڵام بۆچی ئەوان پێیان وابوو کە هەرێم پابند نابێت بەم ڕێکەوتنەوە و ئاڵوگۆڕی بەسەرداهات. ڕاستی تجروبەی هەرێمی کوردستانەوە بوو لە ساڵانی ڕابردووە لە 2012 بە بەردەوامی دەقێکەیە لەناو یاسای بوزەیە کە هەرێم داهاتەکانی خۆی تەسلیم بکە و داهاتی نەوتی تەسلیم بکە هەر ساڵی بە بڕێک دیاریکراوە بەڵام هەرێم تەسلیمی نەکردو. تەسلیم نەکردنەکەی هەرێم وای دیعایەکە یانەوەی کە دەسەڵاتدارانی هەرێم وای دیعایەکەن هۆکارەکەی پەیوەندی بەوەیە کە مادام نەوت ئەگەر ئێمە تەسلیمیکەین اختصاص و دەسەڵاتمان بەسەر نەوتەوە نامێنێ. بەڵام لە ڕاستیدا من پێم وایە ئەم بابەتە بۆتەوەی ئەوەی کە هەرێمی کوردستان واتە زۆر بارودۆخی لاواز بێ و بێتەوەی ئەوەی کە زۆرێک لە مافەکانی تری بەهۆی نەوتەوە لە دەست بچێ. بۆ منە دوێنێ پێر بینیمان محکەمەی اتحادی بە زۆرینەیەکی سادە تێپەڕ کرا کە ئەمە لە زەرری هەرێمی کوردستان بوو. ئەمە یەکێک بۆ لەو مافوو زەمانەتانەی بۆ هەرێمی کوردستان دانرا بوو هەرێمی کوردستان گرنگیشی ئۆتۆی پێنەدا لەبەر ئەوەی خەریکی بابەتی نەوت بوو نەوتیش تەسلیم ناکە ئەوێت تەنها بڕێ پارەی لە بەغاوە بۆ بێ. ئەم تەسلیم نەکردنە پەیوەنددارە بە شێوازی ئیداردانی مەلەفی نەوتی لە هەرێمی کوردستان و هیچ پەیوەنددار نیە بە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە بەڵکو بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەدایە کە ئەم نەوتە تەسلیم بکرێت تەنانەت لە ڕووی نرخیشەوە پێشتریش ئەمە وتووە ئەگەر 250,000کە بدەینە بەغا ئێمە لە ڕووی نرخەوە زیاد لە 250 میلیاری زیادەمان بۆ ئەمێنێتەوە لەوەی کە
ئێمە بە بەغا بڵێن ئەو 250 بەهای ئەو 250 بەرمیلە لە بەشە بجێ هەرێمی کوردستان ببڕدرێ کەواتە بۆ ئەمە ناکەین و بۆ ئەم زەرە لە خەڵکی کوردستان دەین من پێم وایە و پەیوەندی بۆ کۆنتراکتانەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوانەی کە دەسەڵاتیان بەسەر مەلەفی نەوتیە هەبووە لە ماوەی ڕابردوودا کۆنتراکتەکانیان کردووە بوونێتە بەشێک لە کۆنتراکتانەوە بەرژەوەندەکانی خۆشیان و حزبەکانیشیان و لەسەر ئەو ئەساسە داڕشتۆتەوە بە ئاسانی دەستبەرداری نابن. باشە کاگەمین کەواتێکی هۆکاری و لێ تێکهێشت نەبوو کە ئایا هەرێم بەو شێوەیە کردیان شیعە کە ڕێکەوتنەکە بەم شێوەیە هەڵبەشێتەوە. لە ڕاستیە لێکتێنە گەیشتن نییە لێکتێنە گەیشتن نییە بڵێم بەڵکو برتیە لەوەی کە هەرێمی کوردستان تەنها دەیویست ئەوە بە لایەن عێراقیان بچەسپێنێ کە بڕی لەبەڕی بودجەکەی کە بۆ هەرێم دیاریەکرێت بەهای عەرەبەکان پێڵێن مەقاڵسە یان قیام بڕی بەهای ئەو 250 بەرمیلە بژێڕنەوە بەڵام ئەوان بەمە ڕازی نەبوون دوجار وتیان ئەگەر ئەمە بێت هەمان دۆخی پێشوو دووبارە بێتەوە خەڵق قبوڵی ناکە ئەبێ لانی کەمی جۆرێک لە ینی تەسلیمکردنی نەوت بە بەغدا هەبێت چونکە تۆ هەر بەشێ پارە بنێری بەرامبەر بە هەرێم هیچ نەنێرێت ئەوە هینە ئەوە لایەن عێراقیان ئەستنەوە سەر هەمان بالۆرەی پێشووتر کە بۆچی تەنها ئێمە پارە بدەین و هەرێم ئەمەی دەوێت لە پرۆژه یاسای بودجەدا دەرچێکی قانونیە بێ وەک ساڵی 2019 گەرنەوتیش ڕادەست نەکات بەشە بودجەیەکی هەر لەلایەن بەغداوە بۆ بێت و دەستکەوێت. من پێم وایە هەرێم لەو پەڕی لاوازیدایە بەڵام خۆی دەرچی ئەمە ناکە لە ماوەی ڕابردوودا لە سەردەمی حەیدەرعیبادیەوە ئەمە دەستی پێکردووە کە بەدەر لە ئیرادەی هەرێم مساڵدارانی هەرێمی کوردستان مادە و بڕگە یاساییەکان و یاساکان تێدەپەڕێنن ئەوەی کە ئێستا هەیە هەرێمی کوردستان بی پێی وابێت کە هەمان دۆخی 2012 و دە و ئەو کاتانەیە پێم وایە هەرێم هەڵێکی گەوراکە و دوجاریش باجەکەی خەڵکی هەرێمی کوردستانەیدا پێم وایە حکوومەتەی هەرێمی کوردستان هیچ پرۆژەیەکی ئەوەندە کاریگەری نییە کە بتوانێت خەڵک لەم دۆخە داراییە قورسە دەربێنێت و لەم دۆخی بڕینی موچە و نەخستنە ینی پارەدار نەکردنی پرۆژەکان دەربێنێ ئەگەر بێت و لەگەڵ بەغا ڕێک نەکەوێت و ڕێکەوتنیش ئەگەر سووریش بن بەم لەسەر ئەم نەمەڵەی خۆیان و ئەم شێوازی ئیداردانی مەلەفی نەوتی ئەو پێم وایە لەگەڵ بەغا ڕێک ناکەون و دوجاریش خەڵکی هەرێمی کوردستان باجە قورسەکەدا. باشە کاگەمین بەڵام هەم جێگری سەرۆکی پەرلەمان هەم بەشێک لە پەرلەمانتارانیش دەڵێن کە کێشەی بەردەم بووجە تەنها کورد نییە لایەنەکان خۆشیان ناکۆکن پێ دوایە لە ئێستادا کە دانیشتنی پەرلەمان دواخراوە ئایا کێشەکە تەنها کوردە یاخود لایەنەکانی تریش ناکۆکن و ڕێک ناکەون سەبارەت بە پرۆژه یاسای بودجە. ڕاستی لایەنە سونەکانیش کێشەی پارێدارکردنی محافزەکانیان هەبووە پارێزگاکانیان پێمە بۆ پارانێکە بۆ پارێزگاکان دیاری کراوە بۆ بزەی تەنمەی ئەقالیم دیاری کراوە ئەوانە کەمن و قسە لەسەر مۆزووی گێڕانەوەی عەقدەکان کە ئەمانیش هەر بۆ خۆی بابەتێکی ترە کە ئەیانەوێت تەسبیتیان کەنەوە عەقدانێکی هەن هەموو ئەمانە ینی گفتوگۆی و هینێکی سەرە بەڵام دوجار پێم وانییە مۆزووی سونەکان کێشە بووە لە چووکە لە ساڵەکانی پێشڕابینی ومانە ئەوان هەرچۆنێک هابێت ینی دوجار ڕازی بوون و یاساکە تێپەڕیەوە واتە لانی کەمی سونەکان نەبوونەتە هۆی بەخستنی تێپەڕکردنی یاساکە بەڵام کورد ئەم جارە ئەم خاڵیان یەکان گیر بووە لەگەڵ ئەم داواکاری سونەکان واتە لە هەمان کاتە ئەم حاڵتە ڕوویدا و سونەکانیش بەم شێوەیە هێشتا قەناعەتیان پێ نەهێنرا بوو کە دەنگ دەم بە یاساکە بۆیە بابەتەکە دواخرا بۆ دوای هەفتەی ئایندا. سەبارەت بەوەی کە بەشێک لە پەرلەمانتاران باسییان لەوە دەکرد ئەوەی لایەنە شیعەکان داوای دەکەن پێچەوانەی دەستورە داواکاریەکانیوان بەرامبەر بە هەرێمی کوردستان پێچەوانەی دەستورە ئەمە پێچێت ڕێکەوتنێک بکرێت کە پێچەوانەی دەستور بێت داواکاریەکان پێچەوانی دەستور ئەگەر قسەکردن لەسەر ئەوەی کە ڕادەستکردنی نەوت بە بەغا پێچەوانەی دەستور بێ من پێم وایە بابەتەکە برتی نییە لەوەی کە نەوت تەسلیم بەغا بکەین مۆزووی ئیداردانی مەلەفی نەوتی پێی مادەی 112 دەستور ڕاستە هەرێمی کوردستان مافی هەیە ئەو کێڵگانەی کە تازە خۆی لێداون و دروستی کردوون خۆی ئیداریان بدا بەڵام مانای ئەوە نییە کە داهاتەکەی لەگەڵ حکوومەتی ئیتحادیە یەک نەخەیت ئەگەر ئەو بە بازاڕی ئەکات من پێم وانییە ئەوە پێشێلکردنیی گەورەی دەستوری بێت ڕاستە ئەوە دەست درێژیە بۆ سەر سەلاحیەتەکان و تێکەڵکردنی سەلاحیەتەکانە بەڵام ئەم بابەتە هەرێمی کوردستان لەم بابەتەیە تەنازول بکات زۆر قازانجی زیاتر لەوەی کە زۆربەی زۆری مافە دەستوریەکانی لە عێراقا لەدەست بدە
واتە بابەتی بۆچی ئەگەر بەو شێوەیە سوودوەرە ئێمە بینین بۆ نمونە یەکەم شێت دەستگرتن بە مەلەفی نەوت و بوزدەوە وای کردووە تەڵام یەکەم بوزەمان لە سەرداناوە دەستگرتن بە مەلەفی نەوتەوە بەشە بزی هەرێمی کوردستان چەند ساڵە لە بەغاوە بڕدراوە بەردەوامیش و خەڵکی کوردستان باجەکەیراوە ئەمە یەک ئەمە مافێکی خەڵکی کوردستانە و دۆخێکی دروست کردو تەنانەت خەڵک خوازیارە کە حکوومەتی تەنانەت کام حکوومەتی خراپەی هی عێراقی ئەوە بێتەوە نەک ئەم جۆرە حکومڕانێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە بۆ ئەمە یەکێکە لەو واتە خەڵکی هەرێمی کوردستان بێزار بووە لەم جۆرە تەجروبە و بەڕێوەبردنە ئەمە یەک دوو خەڵکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گرنگیشی ئۆتۆیان بە بابەتە زۆر گرنگەکانی تر نەداوە بۆن منە مادەی ١40 ئیداردانی خاچی هەرێمی کوردستان ئەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە بابەتی مافە دەستووریەکانی ترمانە لە مەحکەمەی اتحادی لە دروستنەبوونی مەجلیسی اتحادی دروستکردنی ئەو دەستەیە کە چاودێری دابشکردنی داهاتە فیدراڵەکان دەکا هەموو ئەمانە مافی خەڵکی هەرێمی کوردستان مافی هەرێمەکان بۆ ئەوەی کە عراقێکی فیدراڵی بەهێز بێنەکە و عێراقێکی مرکزی بەڵام ئەمانە هەمووی پرجێ خراوە کراوەتە قوربانی مەلەفی نەوتی ئەمە چییە من دەسەڵاتم بەسەر بڕی نەوت و فرۆشتنی نەوتەوە هەبێ بەڵام دوجار هەم نەوتەکەش بە سارێکی هەرزان بە تاڵانی ئەفرۆشید و هەمیش داهاتەکەی ینی لە 45 داهاتەکەی بۆ هەرێمی کوردستانەوە بەشی پێداویستەکانی خەڵکو و متەنان دابینکردنی موسەژ ناکە. باشە کاگەمین کەواتە گەر داواکاری هەرێم یاخوشان دیێرم چەند جارێکە هاتوونەتە بەغدا تەنها لە سەبارەت داواکاریەکانیان لە بودجێ خۆی بینیوەتەوە بەرابەر بە پرۆژه یاسای بودجە و جێبەجێکردنی بەڵام ئایا ئەگەر هەرێم ڕێکەوتن نەکات لەگەڵ بەغدا و لەگەڵ حکوومەتی ناوەند خۆی دەتوانێت داهاتی هەرێم دابین بکات پێویستی بە بەغدا نابێت پێویستی بە حکوومەتی ناوەند نابێت جارێکی تر ئەبینی نیێمە لە سماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە حساب توێتی خۆم داهاتی یان پێداویستەکانی هەرێمی کوردستان دابین دەکەم بەڵام بینیومانە کە نەک نەیتوانیوە لە موچەش بەشێکی زۆری بڕیوە سای 20 و 21 موسە ئەبڕێ کە ئەمە بۆ خۆی واتە نەتوانینی دابینکردنی پێداویستەکان و تەنانەت لانی کەمی پێداویستەکانی خەڵکە کە موچەیە کە بێزگەلەوەی کە تۆ بەڕێوەبردننی حکوومەتداری تەنها بە خەرجکردنی موچە نابێت بە پاردارکردنی پرۆژەکان دەبێت بە ینی بەگرنگیدان بەژێرخانی ئابووری وڵاتە بێک بە بابەتی خستنە ناوەی پارە بێت بۆ ئەوەی کە دەساودەست کات و بازاڕی پێ ببوژێتەوە بە جۆرەی لە پێدانی قەرز بە پرۆژەی بچووک و پرۆژەی مامناوەند و گەورە ئەکرێ هەموو ئەمانە هیچیان ئەمانە لە هەرێمی کوردستاندا وجودیان نین بێزگەلەوەی کە سێکتەرە گرنگەکانی هەرێمی کوردستان کە بۆ نمونە کە ئێمە زۆرجار شانازیمان پێوە کردو مۆزۆی پێشمەرگەیە و مۆزۆی ئەچیزەی ئەمنیە و ئەمانە سی دەکەین تا ئەم دقەیە نە ئیدارێکی موحەدیان هەیە و ئەمە و نە پۆشتە کراونەتەوە نە خزمەت کراون بۆ ئەوەی کە ببنە هێزێکی بەرگری بەهێز بەڵام کەواتە ئەمان نەیانتوانیوە هیچکەن هەرێمی کوردستان نەک نەیتوانیوە یانی لە زۆر ویبارەکاندا بەڕاستی فەشەلی هێناوە بەڵامەوە ئەمریکی واقع ڕایگرتووە لە بەرامبەریشدا تۆ نایی لەگەڵ بەغاڕێکەکەی بۆ ئەوەی کە ینی داهاتێکی باشترت هەبێ و خەڵکی هەرێمی کوردستان دۆخی ژیانی باشتر بێەوە کاتە تۆ ئاوڕێک لە سێکتەرەکانی تر بدەیتەوە ئەم ئەزمەیەم پێم وایە دوجار ینی ئەگاتە ئاستێک و ئەتەقێتەوە و خەڵکی هیچ سرتە هەمووی ناکە. بەڵێ سپاس.